بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێ. من ڕاست کاکە مەحموود خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی باس و خواست بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەویست شاد دەمەوە و بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامی باس و خواستان پێشکەش دەکەم. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە ڕێکخستنی پەیوەندی نێوان دایباب و منداڵ دەکەین لە ڕوانگەی پەروەردەیەوە. پەروەردەکردن یەکێکە لە ئەرکە سەرەکی و قورسەکانی هەر خێزانێک یا هەر دایک و باوکێک کە سەبارەت بە منداڵەکان دەبێ ڕەچاوی بکەن و پەیڕەوی بکەن. و لە دنیای مۆدێرنی ئێستاشماندا پەروەردەکردن یا میکانیزم و پرەنسیپەکانی پەروەردەکردن دەهێها یا سەدەها کتێبی گرنگ و ناوداری بۆ دانراوە و کۆمەڵێ پرۆفیسۆر و زانای هەرەمەزن لە زانکۆکانی جیهاندا گرنگی و بایەخێکی زۆریان بە پەروەردەداوە تاوەکو خێزانەکان یا دایک و باو یا کۆمەڵگە بتوانن بە شێوەیەکی تەندروست و ئاقلانە منداڵەکانیان پەروەردە بکەن و لەو هەڵدێر و کێشە و گرفتانەی کە لە داهاتوودا پێدەچێ ڕوبەڕووی منداڵ ببێتەوە منداڵەکان بپارێزن. لەم بەرنامەیەدا لەگەڵ مامۆستا ڕەسوڵ ئیبراهیم توێژەری دەرونی باز لە گرنگی پەروەردە لە کۆمەڵگەی کوردیدا دەکەین و هەوڵ دەدەین خوێندنەوەیەک بکەین بۆ کتێبی پەیوەندیەکانی نێوان دایباب و منداڵ کە لەلایەن سێ زانا و پرۆفیسۆری موسڵمان و دانیشتووی ئەوروپا نووسراوە و بۆ گەلێک لە زمانە زیندوەکانی دنیا بە تایبەت ئینگلیزی وەرگێڕاو لە ئێستاشدا خۆشحاڵانە وەرگێڕاوەتە سەر زمانی شیرینی کوردی. مامۆستا ڕەسوڵ زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەستخۆشتانێ دەکەم بە نای خۆی گەورەی میهرەبان. هەروەها بە زۆر خۆشحاڵیەوە منیش ئەم میوانداریم قبول کرد بە تایبەتی سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان دایک و باوک و منداڵ کە ئەمڕۆ پەروەردەکردن لە ئاستێکی زۆر بەرزدایە وڵاتانی پێشکەوتو کە ئێستا لە ئەوروپا ئەوەی کە دەبینرێت بە تایبەتی ئەو ژیاری کە هەیە بەشێکی بریتیە لە قۆناغەکانی پەروەردەکردنی منداڵ و ڕێگە خۆشکردن و کار ئاسانیکردن بۆ ئەوەی کە منداڵ بتوانێت بە ڕێکوپێکی قۆناغەکانی تەمەنی بەڕێ بکات و بێتە کەسێکی ئەکتیڤ و کەسایەتێکی لێهاتوو. زۆر باشە. مامۆستا باش سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم پەروەردە وەکو پێناسەیانی چی کە ئێمە دەڵێن پەروەردە مەبەستمان لە پەروەردە چییە؟ سەبارەت بە پەروەردە ئەگەر بین پێناسەیەک ئەوەی کە لە کتێبەکانە ئاماژەی پێکراوە لە یەک دێڕی کورتە گرنگترین پێناسە کە بکرێت بۆ پەروەردەکردن بریتیە لە دروستکردنی هاوڵاتیە کە ئەو هاوڵاتی بتوانێت کەسایەتێکی ئەرێنی هەبێ لە ناو کۆمەڵگەداوە بتوانێت کەسێک بێ هەستی مەسئولیەتی هەبێ و هەم لایانی معنەوی هەم لایانی با بڵێن توانای جەستەیی بە ڕێکوپێکی ئاراستە بکرێت و ببێتە کەسێک کە لە ئایندەدا هاوڵاتیەکی با بڵێن باش و ئیجابی لێ دەرچێت. ئەوە سەرەتاترین پێناسەیە. سەبارەت بە گەورەی پەروەردەوەکو ئاماژەشم پێکرد لە دەستپێکە ئەوەیە کە بەڕاستی ئەمڕۆ پەروەردە پرۆسێکی زۆر گرنگە و وڵاتان زۆر ئیحتیمامی پێدەدەن بە تایبەتی ئەگەر مێژووی دوو وڵاتی وەکو ئەڵمانیا سیر بکەین یاخود یابان سیر بکەین لە کاتێکدا کە ئەوان دۆڕاوی دوو جەنگی گەورەی جیهانین جەنگی یەکەمی جیهانی و جەنگی دووەمی جیهانی بەڵام هاتن بە مراجعەکردنەوەی سەرجەم قۆناغەکانی پەروەردەکردن تەماشا دەکەی لە ماوەیەکی زۆر کورتدا لە چەند ساڵێکدا ئەم دوو وڵاتە دەبێتە وڵاتی پێشەنگ لە پەروەردەکردن لە پێشەنگ لە بەر با بڵێن لە ڕووی ئیداری و لە ڕووی ژیاریەوە و هەموو تەواوی جیهان قەرزاری خۆیان دەکەن لە ڕووی ئەو تەقەنیات و پەروەردەی کە هەیەی. ئێستا بۆ نمونە وڵاتێکی وەکو یابانیا وەکو ئەڵمانیا پێشەنگن لە پەروەردەکردنی هاوڵاتیاندا. بۆیە ئەمە جێگەی هەتا نەیارەکانیشیان بووە کاتی خۆی. بۆ نمونە لە جەنگی ساردی نێوان ئەمریکا و رووسیا وڵاتانی لە 68 وڵاتێکی وەکو ئەمریکا کۆنگرەیەکی زۆر گەورە بەستێت بۆ ئەوەی بزانێت کە ئەم وڵاتە وەکو نەیارەکەی رووسیا چۆن ئەتوانێت بۆ نمونە موشکێکی زەمین بە زەمینی دروست بکات وەکو ئێستا کە لە کۆریا ئەترسن ئەمریکا چۆن ئەتوانن ئەم تەقەنیاتە لەکوێوە دەستی پێکرد. گومان تێدا نییە لە هۆڵەکانی خوێندنەوە و لە شێوازی پەروەردەکردن و لە شێوازی ئەوە دەستی پێکردووە کە کەسێکی ئیبداع و خەلاق و داهێنەر بێ. بۆیە لە 68 کاتێک کە ئەمریکا هەرچی زانایانی پەروەردە و دەروونزانی خۆی کۆ
دەکاتەوە بۆی بزانن ئەم وڵاتە نارێک کە رووسایە چۆن دەتوانێت پێشکەوتن بەو شێوەیە بەدەست بێنێ. بۆیە مڕاجعەکردنەوە لەسەر پەروەردە کایەکی زۆر گرنگە لە کۆمەڵگەدا. هەر کۆمەڵگەیەک ئەگەر بیەوە بە زیندوی بمێنێتەوە پێویستە ئیش لەسەر ئەو کاکەنەوەکانی داهاتووی چۆن پەروەردە دەکا و چۆن ئاڕاستیان دەکات. ماسا گرنگیەکەی لە چیدا؟ جەنابەت فەرمووت کە پرۆسەیەکی گرنگە و وڵاتان زۆر گرنگی بە پەروەردە دەدەن و ئێستاش ئەماژت بەوەدا کە پەروەردە زۆر گرنگە. گرنگیەکەی لە چیدا؟ ئەزانین چیەکە ڕیاز ئێمە وەکو کۆمەڵگەیەکی مسلمان چ لە ڕووی عورفیەوە چ لە ڕووی دینیەوە ئەوەی کە ئاماژەی پێدەکا وەکو ئاینی ئیسلام و بەستویەتەوە بە مەسیری ژیانی دوا ڕۆژمان. بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەروەها پەروەردگار لە قورئانە ئاماژەیەکی زۆری هەیە بە کۆمەڵک ئاەت و کۆمەڵک پێغەمبەر بە کۆمەڵک فەرمایشت کە ئاماژە دەکات هەر کەسێک بۆ نمونە ئەگەر مناڵێک ئاوا پەروەردە بکات بەو شێوەیە بیگەێنێتە شوێنی خۆی ئەوە بەهەشتی مسۆگەرە. بۆ نمونە ئەڵێ ئەگەر دوو کچ پەروەردە بکەی و بیگەێنێتە شوێنی خۆی ئەوە بەو شێوەیە. ئەڵێ دایک ئەوەندە پیرۆز و ئەوەندە گەورەیە کە بەهەش لەژێر پێی دایکاندایە. ئەمە لە ڕووی دینیەوە کە پەروەردە ڕۆڵێکی گەورە دەبینێت چونکە تۆ لە دواتردا هەر کارگەیەک دروست ناکەی کەم شتێکی عالی بخەیتە بازاڕەوە بەڵکو مرۆڤ دروست ئەەکەی مرۆڤ دەخەیتە کۆمەلگا و ئەم کۆمەلگایە دواتر کۆمەلگایەکی تر لی بەرهەمدێ. بۆیە ئەگەر سەیری پەروەردە بکەین ئێمە ناتوانین لە سەعاتێک و 2 سەعاتدا گەورەی پەروەردە با بڵێن شتۆ بکەین. بەڵام پەروەردە چ لە ڕووی عورفیەوە چ لە ڕووی دینیەوە بابەتێکی زۆر گرنگە. ئەگەر لە ڕوویانگەی دینیەوە ئاماژە پێ بکەینەوە وەکو بۆ نمونە ئاماژەم پێکرد دەتوانرێت ڕەزامەندی پەروەردگاری پێ بەدەست بهێنرێت. بەڵام بەداخەوە ئەڵێم کە دوایش دێینە سەری پەروەردە لە لای ئێمە هەر بریتە لە زیادکردنی بۆ نمونە ئەندامانی خێزان. بەداخەوە ئەڵێم کە لەوانەیە ئەمە کارێکی گەورە لەسەر خێزان دروست بکات. بۆیە ئێستا خێزانی ئێمە لە قەیرانێکی گەورەی پەروەردەییدایە. هیچ باوکێک هیچ دایکێک بۆ نمونە بە شێوازێکی ڕێکوپێک ناتوانێت قۆناغەکانی پەروەردەی منداڵ بزانێ و ئەو منداڵە لە ڕووی معنەویەوە پێویستی بەچیە لە ڕووی مادیەوە پێویستی بەچیە. بۆیە ئێمە گەر سیر بکەین پەروەردە لە ڕووی ڕەهەندیەوە کۆمەڵێک ڕەهەندی گرنگی هەیە کە ئێمە پێویستە وەکو دایک وەکو باوک وەکو باقی دەستگاکانی پەروەردە و فێرکردن ئەمەمان لە بەرچاو بێ. ئەو هەموو سەنتەرانی کە ئیش لەسەر کایی پەروەردە ئەکەن لەسەر فێرکردن ئەکەن کە بەڕاستی بەداخەوە ئەڵێم کۆمەڵک دەستگای پەروەردەیشمان هەیە کۆمەڵک سەنتەراتمان هەیە کە لەوانەیە بەشێکی بریتی بێ لە پەیداکردنی پارە و دەخلێکی مادیان دەست بکەوێ کە ئەمە لە ڕووی ئتیکی ئینسانیەوە دەتوانین بڵین جێگەی داخە. بۆیە هەر سنتەرێک هەر دەستگایە کە دروست دەبێت پێویستە کۆمەڵێک ڕەهەندی لە بەرچاو یەکێک لەوانە ڕەهەندی ئینسانی. ئەو کەسێک کە دێتە لای تۆ پێویستە وەکو ئینسان وەکو مرۆڤ سیر بکرێ. یەکێکە لە ڕەهەندە هەرە گەورەکان خی گەورە لە حوتەبقەی ئاسمانەوە بە هەموو مرۆڤایەتی دەڵێ ئێمە هەموو گردونمان لە پێناوی ئێوەیە دروست کردووە. پەروەردە پێویستە یەکەم ڕەهەندی بریتی بێ کە تیدا دەدرەوشێتەوە بریتە لە ڕەهەندی ئینسانی. ڕەهەندی دووەم ڕەهەندی ئەخلاقیە. ئەو ئەخلاقی کە من و تۆ وەکو ئینسان بەیەکەوە دەبەستێتەوە. ئەو مامەڵێکە من و تۆ کە ئێمە وەکو بوونەوەرێکی کۆمەڵایەتی پێویستیمان بە یەکتریە. ئێمە ناتوانین لە شاخ بژین ناتوانین لە بیابان بژین. مرۆڤ پێویستە لەگەڵ مرۆڤ بژی. ئەو پەیوەندی کە دروستیش دەبێت لەسەر بنەمایەک دروست دەبێت کە بنەمای ئەخلاقیە. ڕەهەندی پەروەردە کە بە چاوێکی زۆر گرنگەوە سەیری دەکات بریتە لە ڕەهەندی ئەخلاقی. ڕەهەندی کۆمەڵایەتی ئەو پەیوەندی کە پێویستە بە ڕێکوپێکی ئێمە وەکو مرۆڤ لە ناوماندا بدرەوشێتەوە. بەداخەوە ئەڵم ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا یەکێک لەو ڕەهەندانە وونە تەماشا دەکەین لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە لە ئەو با بڵین دەستگانێ کە کۆمەلگان پێکهێناوە نزیکترینیان بریتە لە حیزب کە هەر یەکە و ئەو دەستگایە بە شێوازێک ئاڕاستە دەکات کە هیچ قیەمێکی ئەخلاقی و کۆمەڵایەتی لە بەرچاو نییە. گومانیش تێدا نییە ئەمە ڕنگدانەوەی پەروەردەیە لە سەرەتای منداڵیەوە بۆیە ئێستا لە کەسایەتی گەورەکاندا ڕنگ دەداتەوە. ڕەهەندێکی تر بریتە لە ڕەهەندی بەردەوامی. پەروەردە یەکێک لە ڕەهەندە هەرە گرنگەکانی پرۆسێکی بەردەوامیە. یعنی ئەوە نییە لە ڕۆژێک و لە سەعاتێک و لە داقەیەکدا تەواو بێ بەڵکو لە یەکەم دقە و چرکەوە دەست پێ دەکات کە لە دایک لە ناو
سکی دایک و لە ناو ڕەحمی دایکا دروست ئەبێ کە ئەلحەمدوللا ئێستا دنیا زۆر پێشکەوتووە لە یەکەم لەحزەوە ئینسان دەتوانێت کە دایک ئەتوانێت بزانێت کە کۆرپەلەی لە ناو سکیدا دروست بووە ئەو قۆناغانەی کە کۆرپەلە پێویستێتی لە ناو بە شێوازێکی ڕێکوپێک پەروەردە بکرێت لە ناو سکی دایکیدا دوای ئەوە مەسەلەی شیرەخۆری دێ اینجا منداڵ کۆرپەلە هەتاوەکو دەگاتە هەرزەکاری و مێر منداڵیەوە تاوەکو دەگاتە ئینسانێکی پێگەشت و پرۆسەی پەروەردە پرۆسێکی پەروەردەیە بەردەوامیە یعنی مستەمر هەتاوەکو ئەو دەقەی کە دەگاتە تەمەنی باڵغ بوون و تەمەنی تەواوی گەشەیەکی تەواو ئینسانێکی پێگەیشت و ئینسان پێویستی بەوە هەیە کە زانیاری لە یەکتری وەربگرێت زانیاریەکانیش بریتین لە بەشێک لە پەروەردەکردن کات و قۆناغەکانی ڕەهەندێکی زۆر گرنگە بەڕاستی کە ئێمە فرامۆشمان کردووە ئازانین ئەو منداڵە پێویستی بە خواردنە و لە ڕووی فیزیکی و گەورە بێت و گەشە بکات و تەواو بەڵام خۆراکی تر هەیە ڕەهەندێکی تر هەیەویش ڕەهەندی معنەویە کات و قۆناغەکانی پەروەردەکردن جیاوازن لە قۆناغێک بۆ قۆناغێکی تر هەتا ساڵێک بۆ ساڵێکی تر 2010 کە ئێستا ئێمە لە سەرەتاکەیدان جیاوازە لە 2017 کە مانگی 12مان تێپەڕاندووە ساڵانە پەروەردە لە ڕووی زانستەوە لە ڕووی توێژینەوە دەیان سێرچ و توێژینەوە دەکرێت بۆ ئەوەی کە بابەتی تازە ڕێگای تازە و یاسای تازە بدۆزرێتەوە لە ڕووی پەروەردەیەوە بۆ ئەوەی ئەو کەسایەتیە ئەو ئینسانە بە شێوازێک پەروەردە بکرێت کە لەسەری دروست ببێت. زۆر باش مامۆستا وەک لە پێشەکەکەش ئاماژەم پێکرد کە ئێمە ئەمڕۆ هەوڵە دەین باز لە یەکێک لەو پەرتوکە گرنگانە بکەین کە لە بواری پەروەردەکردنی منداڵدا نووسراوە بۆ چەندین زمانی زیندوی دنیاش وەرگێڕاوە بە خۆشحاڵیەوە کە زمانی کوردیش یەکێکە لەو زمانانەی کە الحەمدوللا کتێبەکەی بۆ وەرگێڕراوە کە بریتە لە ڕێکخستن یان بۆ نەپەیوەندیەکانی نێوان دایباب و منداڵ. سەرەتا پێم خۆشە بزانم گرنگی ئەم پەرتوکە لە چیدایە کاتێکە بۆ گەلێ لە زمانە زیندوەکانی دنیا بە کوردیشە وەرگێڕاوە ئینگلیزی و عەرەبی و گرنگی کتێبەکە لە چیدایە؟ خۆشبەختانە ئەم کتێبە کاتێک کە وەردەگێڕێ بۆ زمانی کوردیە تا ئێستا ببوورە ئەوە بۆ ڕاستکردنەوە بە زمانی عەرەبی نییە ئەم کتێبە. ئەم کتێبە بە ناوی پەیوەندی نێوان دایباب و منداڵ یعنی ئەو عەلاقەی کە هەیە لە نێوانی دایک و باوکان و هەروەها لە نێوان پەروەردەکردنی منداڵ. ئەم کتێبە ڕێبەرێکە بۆ پەروەردەکردنی خێزان و هەروەها سێ زانای زۆر گەورە نووسیویانە کە هەر یەکان یاریدەدەری پرۆفیسۆرن لەوانە دکتۆر هیشام تالیب و هەروەها دکتۆر عەبدولحەمید ئەبوو سولەیمان لەگەڵ دکتۆر عومەر تالیب ئەم سێ زانایە سێ زانای ناوداری ئیسلامین لە وڵاتانی ئەوروپا ژیاون و هاتوون ئەم پەرتوکیان وەرگێڕاوە کۆکردۆتەوە نووسیویانەوە بە زمانی ئینگلیزی و ئەوەندەی من ئاگادارم هەتا ئێستا بۆ 30 زمان وەرگێڕاوە جگە لە زمانی عەرەبی. زۆر سوپاسی سنتەری زەهاوی دەکەم کە ئەم ئەرکەی خستە سەرشانی خۆی بۆ وەرگێڕانی بە زمانی شیرینی کوردی و سێ مامۆستای خۆشەویست و بەڕێز لەوانە دکتۆر بێخاڵ لەتیف مامۆستای زانکۆ هەروەها زانا محەممەد حەسەن و هەروەها ئازاد عەلی حەسەن کە هەرسێکیان مامۆستای زانکۆن و لە بەشتی زمانی ئینگلیزی مامۆستان. ئەم کتێبە دیارە وەکو پێکاتە لە ڕووی ناوڕۆکەوە لە سێ بەش پێکاتووە دوای ئەو بەشانە هەریەکە دابەش بووە بە چەند بەندێکە بۆ نمونە ئەگەر بین باسی گەورەی جارێ ناوڕۆکە باز نەکەین هەر گەورەی کتێبەکە دیارە ئەم کتێبە تێکەڵێکە کاگە ڕاز من تقریبا زیاتر لە 50 کتێبی پەروەردەی منداڵم هەیە هەر لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی بنەماکانی پەروەردەکردن و هەروەها ئەو ڕیزبەندەی کە هەیە لە پەروەردەکردن لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر زیاتر بە زمانە جیاوازەکان فارسی ئینگلیزی عەرەبی کوردی 50 کتێبی پەروەردەکردنم هەیە کتێبێکم نەبینیوە بەڕاستی با بڵێن هەرچەندە ئەم کتێبە خاڵی نییە لە کەم و کوڕی بە تایبەتی لە ڕووی تایپەوە لە ڕووی مەفهومەوە کە وەرگێڕاوە بەڵام دەتوانین بڵێن شتێکی زۆر تازە شتێکی زۆر باشە ئەویش لەوە لە چەند خاڵێکدا دەردەکەوێت گەورەیەکەی یەکەمیان ئەوەیە کە ئەم سێ بەڕێزە ئەم سێ زانایە هاتوون ئەم کتێبە لە ڕووی شێوازەوە لە ڕووی هینەوە هاتوون تێکەڵەیەکیان کردووە لە نێوانی ئەو بابەتانی کە نەزەڕین لە باز لە پەروەردەکردنی منداڵ دەکەن ئەو ڕێسایانی کە هەن لە ڕووی نەزەریەوە چۆن مەسەلەن منداڵ ئاراستە دەکرێت لە قۆناغە جۆر بە جۆرەکانیدا لەگەڵ شێوازێکی پراکتیکی یعنی یەکێک لە مواصفات و سیفەتە باشەکانی ئەم کتێبە ئەوەیە
گەورەیەکەی لەوەدا دەردەکەوێت. خاڵێکی تر ئەوەیە خودی نووسەرەکان بۆ خۆیان کە سێ نووسەرن بە جیاوازی دوانیان خۆشبەختانە خەڵکی عراقنێکیان خەڵکی کەرکووکە یەکیان خەڵکی مووسڵە یەکیشان خەڵکی سعودی هەیە. ئەم سێ زانایە لە سێ دیدگای جیاوازەوە هاتوون ئەم کتێبیان داناوە. ئەمە خاڵێکی بەقووەتە کە هەڵگری کەلتورێکی با بڵێن ڕۆژهەڵاتین کە خەڵکی ئەم منتیقین خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن بەڵام ژیانیان بە تەواوەتی کە تێکەڵاوە لەگەڵ کەلتوری غەربیە واتە ئەوان دکتۆر هیشام لەگەڵ دکتۆر عەبدولحەمید و لەگەڵ دکتۆر عومەر دوانیان لە بەریتانیا ژیاوە دانێکیان لە ئەمریکا ژیاوە و هەر دووکیان هەر سێکیان بە تایبەتی دکتۆر هیشام زیاتر هەستاوە بە تەئلیفکردنی کتێبەکەم بۆ خۆی دکتۆر هیشام پسپۆری یاریدەدەرە لە زانکۆیەک لە زانکۆکانی ئەمریکا دوای هاتووە لە بەریتانیا بە هەمان شێوە دوایی لە زانکۆی UTM لە مالیزیا بە هەمان سیفەت پسپۆری یاریدەدەر بووە. ئەمانە سێ کارەکتەری زۆر با بڵێن پەروەردەکار لە وڵاتانی خۆی هەڵگری کەلتورێکی ئیسلامی شەرقین بەڵام ژیانیان تێکەڵاو بووە لەگەڵ غەربە. ئەمەش با بڵێن گەورەی ئەم پیاوانەمان لە چیدا بۆ دەردەکرێت ئەوەیە کە شارەزای دوو کەلتورن شارەزای دوو ویستمە پرسیارە بکەم لە نووسینەکانیاندایە لە پەروەردەک ئەو ڕێگانەی کە ئەوان بۆ پەروەردەیان ناوە زیاتر کاریگەری ڕۆژهەڵات و کەلتوری ئیسلامیان بەجاویستم ئەمە ئاماژە پێ بکەم ڕاستە ئەمە کتێبەکە ڕەهەندێکی جیهانی وەرگرتووە بەڵام لە کاتێکدا ئەوان هاتوون هەموو کەم و کوڕیەکانی وڵاتانی ئیسلامیان کۆ کردوتەوە لە ڕووی پەروەردەکردنەوە سەر لە نوێدایان ڕشتۆتەوە بە شێوازێک کە بتوانێت کاسایەتیکی ڕێکوپێکی باشی لێ دروست بکرێت بەڵام بە کۆمەڵێک معلوماتی سەردەمیانەی پێشکەوتوانەی وڵاتانی غەربی. ئەمە یەکێکە لە گەورەیەکانی. خاڵێکی تر لە ڕووی ناوڕۆکەوە تەبعاً سەرەتا باسێکی گەورەی پەروەردەی کردو دوایی کێشەکانی پەروەردەی باس کردو دوایی هاتووە بابەتی گەورەی خێزانی باس کردووە کە ئێمە ئینشاڵڵا ئاماژەی پێ دەکەین کە خێزان چەند گرنگە. ئەمە گەورەی وە خاڵێکی تریش ئەوەیە کە چالاکی تێدایە ئەم کتێبە یعنی لە کۆتایی هەر بەندێکە لە کۆتایی هەر بەشێکە هاتووە کۆمەڵێک بابەتی کردداری خستۆتە ڕووبۆ نمونە هەتاوەکو ئێستا ئەگەر لە یەکێک لە ئێمە بپرسێ بڵێ سیفەتێکی جوانی منداڵەکەی خۆتم پێ بڵێ بۆ نمونە لایەنێکی بەهێزی منداڵەکەی خۆتم پێ بڵێ لەوانەیە هەتاوەکو ئێستا بیری لەوە نەکرد بێتەوە بەڵام ئەو هاتووە بۆ نمونە کۆمەڵێک بابەتی کردداری و عملی هێناوەتە ناو کتێبەکە توانین بڵین تێکەڵێکە لە تیۆر و پراکتیک لە کرددار و لە وەسیفەتێکی تریشی ئەوەیە هەر کەسێک بۆ نمونە خوێندەوار بێ و شتێک لە ئەلفوبەی زمانی پەروەردە بزانێ ئەم کتێبە بۆ هەموو ئاستێک دانراوە ینی من ناڵێم ئاستێکی زۆر لاوازی هەیە لە خوارەوە بەڵام دەتوانین بڵین ئینسان دەتوانێت ئەگەر بیخوێنێتەوە شتێکی باشی لێ هەڵبرێنچێت. سەبارەت بە ئامانجی ئەم کتێبە ئەگەر پرسیارێک بێ لە لای تۆ سەرتا پێم خۆش و بەڵام بەر لە ئامانجی کتێبەکە لەم کتێبەدا باز لەوە نەکراوە کە بەراوردێکی نێوان ئەوروپا و ڕۆژهەڵات لە پەروەردەکردن ئایا ئێمە چۆن پەروەردەی منداڵەکانمانەکەین و ئەوروپا کاتێکە لە لاو کولتوری ئێمەدا خێزانەکان کۆک و تەبان بەڵام هەستەکەین پەروەردەکردنەکە تۆزێ یا زەعیفە یا لاوازە لە ئەوروپادا بە جۆرێک لە جۆرەکان خێزان هەڵوەشاوەیە خێزان بوونی نییە بەڵام لەوێ پەروەردە چۆنی ئەم کتێبە باسیەوەی کردووە کاگەڕ ریاز ئێمە ناتوانین بڵین هەموو کۆمەلگایەک بە تەواوەتی لە 100% لە ڕووی پەروەردەیەوە گەشت بێتە ئاستێکی باڵا بەڵام ئێمە دەتوانین لە ڕووی پەروەردەیەوە کۆمەلگەی ئەگەر کۆمەلگەی کوردەواری هەڵسەنگێنین کۆمەڵی خاڵی ئیجابی و کۆمەڵی خاڵی باشی لێ بەرهەم بهێنین بەڵام بە هەمان شێوە کۆمەڵێک خاڵی لاوازیشمان هەیە لە وڵاتانی ئەوروپاش بە هەمان شێوە بەڵام ئەگەر بین باسی ئامانجی ئەم کتێبە بکەین ئامانجەکان ئامانجە پەروەردەیەکانی ئەم کتێبە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە من لێی تێگەیشت بم باسی گەورەی پەروەردەی کردووە لە خاڵی یەکەمدا. من دەتوانم بڵێم ئەوەی کە زۆر لە وڵاتی ئێمەشدا بە تایبەتی غایبە و بوونی نییە ئەوەیە کە ئێمە نەبووینە پسپۆرێک لە پەروەردەکردنی منداڵەکانمان بەداخەوە ئەڵێم خێزانی ئێمە خاڵیە لەوە ئێمە هەر یەکێک لە ئێمە ئامادەیە کاگەڕ ریاز بۆ نمونە ئەگە دەورەیەک هەبێ خولێک هەبێت بچێ لەو خو لە کارامەیەک و پیشێ پسپۆریەک وەرگێت لە پیشەیەکە بۆ ئەوەی ببێ بە سەرچاوی داهاتی قوتابیەک بۆ نمونە 16 ساڵ ئەخوێنێ 6 ساڵ لە سەرەتایی ئەخوێنێ 6 ساڵ لە ناوەندی و ئامادەی دەخوێنێ 4 ساڵ لە زانکۆ ئەخوێنێ بۆ ئەوەی پسپۆریەکی تەواوی وەربگرێت و بێ بە خاوەنی شەهادەیەک و بەهۆی ئەو شەهادەیەوە بتوانێت
لە ڕووی ئابوووریەوە هەروەها جێگەیەک کاتەوە لە ناو کۆمەڵگەدا بەڵام هیچ یەکێک لە ئێمە باوەڕ ناکەم هەتاوەکو ئێستا کتێبێکمان خوێند بێتەوە لەسەر چۆنێتی پەروەردەکردنی منداڵ کە ئەمە زۆر خەلەلێکی گەورەیە نەک هەر لە پەروەردەکردنی منداڵدا هەتا لە دروستکردن و تەکوینکردنی خێزان هەتاوەکو ئێستا ئێمە ئەگەر بمانەوێت لەگەڵ کەسێکا زەواج بکەین دەبێت بە هاوژینمان هەتاوەکو مردن بەڵام ئامادەنین بۆ نمونە سایکۆلۆژیای یەکتری بخوێنینەوە بزانین ئایا سیفەتی پیاو چییە سیفەتی ژن چییە بۆیە یەکێک لە ئامانجەکانی ئەم کتێبە ئەوەیە کە هاتووە باسی چی کردووە باسی گەورەی پەروەردەی کردووەوە وەکو پیشەیە کە پێویستە پیشەی دایک بێ پیشەی باوک بێ یعنی ئێمە بەداخەوە وەکو وتم هەتاوەکو ئێستا وەکو باوک ئێمە پیشەی پەروەردەییمان زۆر لاوازە پیشەیەکی ڕێکوپێکی دایکان نابینین لە ڕووی پەروەردەکردنەوە ئەوەی کە دایکی خۆی پەروەردەی کردووە دەیگوازێتەوە بۆ منداڵەکانی ئەوەی کە دایک و باوکی پیاوەکە گەورەی کرد بە دەیگوازێتەوە بۆ پیاوەکانی بۆ منداڵەکانی لە کاتێکدا ئێمە وەکو گەنج کاتێک کە منداڵ بووین لە تەمەنی بۆ نمونە هەشتاکانە منداڵ بووین دایکمان کە پەروەردەی کردوین بە تێگەیشتنی هەشتاکان پەروەردەی کردوین باوکمان بە تێگەیشتنی هەشتاکان پەروەردەی کردوین بەڵام ئێستا 2010 کە دنیا هەمووی گۆڕاوە بۆ نمونە هیچ کەسێک لە ئێمە تەسەووری نەدەکرد 50 ساڵ لەمەو پێش بۆ نمونە ئامێرێکی ئاوا بتوانێت بە ڕنگ و دەنگی تۆ بگوازێتەوە ئەگەر پێیان پێ وتپای شتێکی ئاوایە لەوانەیە پێیان وتپای ئەوەشێت بووە خەڵەفاوە دنیا زۆر گۆڕاوە پەروەردەش زۆر گۆڕاوە بۆیە ئەم نووسەرە بەڕێزانە هاتوون لە سەرەتادا باسی گەورەی پەروەردەیان کردووە کە پێویستە پیشەی هەرێکێک لە ئێمەی دایکان و باوکان بێ خولیای هەرێکێک لە ئێمەی دایکان و باوکان بێ خاڵێکی تر لە یەکێک لە ئامانجەکانی ئەم کتێبە ئەوەیە کە گرنگی پەروەردەی باش لە خێزاندا بەداخەوە ئێمە کۆمەڵگەی ئێمە لە کۆمەڵێک دەستگا پێک دێ مثلەن هەر لە گەورەترین دەستگا کە بریتێدا حکوومەت و پەرلەمان بچووکترین دەستگا لە دەستگای لە کۆمەڵگەی ئێمەدا دەستگای خێزانە بەداخەوە دەڵێن کە دەستگای خێزان وەزارەتێکشمان هەیە بە ناوی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە یەکێک لە ئیشەکانی بریتیە لە کارکردن لەسەر خێزان بەداخەوە ئەڵێم هەتاوەکو ئێستا خێزان وەکو پێویست ئاوەڕی لێ نەدراوەتەوە چ لە ڕووی کۆمەلگا بە شێوەیە کە نەیکردووە بە کەلتوری خۆی کە خێزان پایەکی گەورەی هەبێ ناڵم لە ڕووی دینیەوە لە ڕووی عورفیەوە لە ڕووی بەڵام لە ڕووی پەروەردەکردنی خێزان کە ئێمە پێویستە ئەم دەستگایە بە چاوێکی گەورە سیر بکەین یعنی گەورەترین خەلیە بۆ دروستکردنی کۆمەلگایەکی گەورە بریتیە لە خێزان هەموو ئەو زانیاریانەی کۆمەلگا دەگوازێتەوە بۆ کەسێک کە دوای ئەو کەسە دێت لە ناو کۆمەلگەدا تەمسیلی خێزان و خێزان دەوڵەتێکی بچووکە ئەسڵن کە ئەوەی کە ئاماژە پێکراوە لە زانستی کۆمەڵناسیدا ئەوەیە کە خێزان بۆ خۆی دەوڵەتێکە هەموو وەزارەتەکانی تێدایە خێزان وەزارەتی بۆ نمونە داخلی تێدایە وەزارەتی ناوخۆی تێدایە وەزارەتی دارایی تایە وەزارەتی ئیداری تێدایە هەموو ئەمانە سەرۆکی تێدایەوە ئەندامی خێزانی تێدایە ئەندامی ئەو حکوومەتی تێدایە حکوومەتێکی بچکۆلانە کە هەموو ئەرکەکانی دەوڵەت کە بە گەورەی جێبەجێ دەکات لە خێزانە جێبەجێ دەکرێت لە کاتێکدا ئێمە ئەگەر ئامارەکان بخوێنینەوە لە هەڵوەشانەوەی خێزانە لە بێ ئەهەمیەتی و لە بێ گرنگیدان و چاولێنەکردنی بە شێوازێکی ڕێکوپێک تماشا دەکەین کارەساتی زۆر گەورە ئەقەومێت ڕۆڵی دایک و باوک وەکو پەروەردەکار هەتا وەکو ئێستا ئێمە وەکو ئاماژەشم پێکرد ئێمە نەهاتوین بۆ نمونە کەسێک کە دەبێت بە خێزانمان کەسێک کە دەبێت بە هاوسەرمان بە ڕێکوپێکی لە پەیوەندیکی ئەکتیف و ڕێکوپێک دروست بکەین و لەسەر کار نەکەین لەسەر جیاوازەکان کار بکەین لەسەر خاڵە هاوبەشەکانمان بۆیە کاتێک کە فیدباکی ئەو منداڵی کە بە شێوازێکی ناڕاستە و خۆ کاردانەوەی ئەو منداڵە لە ئەنجامی ئەرێنی ئەو دایک و باوکەیە کاتێک کە دایک و باوک پەیوەندیکی ئەرێنی و پەیوەندیکی ئیجابیان لە نێواندا هەیە ئەم خوڵقە ئەم شێوازە پەیوەندیە لە نێو منداڵیشدا لە عەقڵ و هۆشی منداڵیشدا گەورە دەبێت پەروەردە دەبێت بە شێوازێکی ڕێکوپێک هونەری پەروەردەکردن و هەروەها تەکنیکەکانی پەروەردەکردن کە هەموو ڕێسا پەروەردەیەکانی بە شێوازێکی ڕێکوپێک هەتا جاری وایە بە حاشیە بە ڕەنگێکی جیاواز هاتووە لە ناو دووتوێی وەرەقەیەکە لە نێوان دووتوێی پەڕەکانە ئاماژەی پێکردە بۆ نمونە دەڵێ مقارنە مەکە جیاوازی مەکە لە نێوانی منداڵی خۆت و منداڵێکی کرد و هەروەها هونەری پەروەردەکردنی باش وەکو بە ئاماژەم پێکرد ئارامی خێزان ئەو هونەری مەسەلەن ئێمە خێزانەکانی ئێمە جنجاڵیەکی زۆریان تایە مەسەلەن هەر لە تەلەڤیزۆنەوە بگرە هەر لە میوانەوە بگرە هەر لە نازانم لە سەردان و لە هینەوە بگرە هەمووش پرزەین بەڵام نەهاتوین ئێمە هونەرێک
لە پەروەردەکردنی خێزانە پیادە بکەین بۆ ئەوەی ئەو منداڵە کە ئاوتپوتی ئێمەیە کە ئامانجی ئێمەیە یەکێک لە ئامانجە گەورەکانی خێزان بریتیە لە نانەوەی وەچە بۆ ئایندە بەڵام نەهاتوون هوەرێک پیادە بکەین بۆ ئەوەی خێزانێک دروست بکەین خێزانێکی ئارام خێزانێکی مەسەلەن ژینگە پاک و خاوێن گومانی تێدا نییە کاک ڕاز بەڕاستی من ئەڵێم ئەم سیستەمەی کە ئێستاش لە وڵاتی ئێمەدا گوزارێ هەمووی گوازراوەتەوە بۆ ناو خێزانەکانی ئێمە لە ڕووی سایکۆلۆژیەوە یعنی ئەو نائارامەی هەیە لە بەڕێوەبردننی حکوومەتە ڕنگدانەوەی هەیە لە تاک بە تاکی ئێمەدار هەتا لە منداڵەکانمانە یعنی خەبەرێکی خۆش تەسیر دەکاتە سەر سایکۆلۆژیای من سەر سایکۆلۆژیای خێزانەکەم سەر سایکۆلۆژیای منداڵەکەم ئەگەر خەبەرەکە خۆش بێ پێی دەگەژێتەوە ئەگەر خەبەرەکە ناخۆش بێ ئەو خێزانە تووشی چی ئەبێ تووشی نائارامی دەبێ وردە ئەم وەچەیە کە بەیانی احتیمالی هەیە تووشی ڕفتارێکی نامۆ بێ تووشی ڕفتاری سلوکێکی بێ سلوکێک بێ کە ئەو سلوکە نەخوازراوە بە کۆمەلگا کەلتوری ئێمە ڕێگەی پێنادا و دەستیشمان ناتوانین ڕێگەشی پێ بگرین بۆیە ئێمە پێویستە لە بچووکترین خەلیە کە بریتیە لە خێزان لە ناو کۆمەلگەدا هەتاوەکو دەگاتە گەورەترین دەستگا کە بریتیە لە حکوومەت و پەرلەمان بە شێوازێکی ڕێکوپێک دروست بکەین بۆ ئەوەی خێزانەکانیشمان ئارام بێ ئەمانە هەمووی یەکێکن لە ئامانجە گەورەکانی ئەم پەرتوکە ببورن کە ئاماژەی پێکردووە زۆر باش مامۆستا هەر لە ناوی کتێبەکەەوە پەیوەندیەکانی نێوان دایباب و منداڵ ئەبێ دایباب و منداڵ دایباب لەگەڵ منداڵە پەیوەندیەکی ئیجابی و پڕ لە تەواضع و خۆشەویستیانە بێ اینجا توانن ببنە پەروەردەکار واتە بوونە دایک و باوکێک هیچ کاتێک لە خەمی منداڵەکەی نەبوو بێ هیچ کاتێک بوونە دڵسۆزی منداڵەکەی نەبوو بێ یان بوونە قسەیەکی خۆشی بەرامبەر بە منداڵەکەی دەرنەبڕی بە یان هانی منداڵەکەی نەدابێ و پێی نەگوت بێت تۆ فڵانە بەهرت تایە یان بوونە هانی دابێ و کۆمەڵەشت ئەم دایک و باوکانە ئەتوان ببنە پەروەردەکارێکی باش گومان تێدا نییە وەکو وتم ئێمە پێویستە یەکەمین شت ئاماژە بکەین بەو نەخۆشیانێک کە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا هەیە لە ڕووی پەروەردەییەوە ئەمە کە ئەوەی کە جەنابەت باسی دەکەی یەکێکە لەو نەخۆشیانێک کە هەتاوەکو ئێستا ئێمە تەماشا ئەکەین دائیمە یەکێک لە حەزشم کرد لە کۆتاییدا باسی بکەم بەڵام پرسیارەکەت ورژاندمی ئێمە هەتاوەکو ئێستا بەهرەی منداڵەکانی خۆمان نازانی لە کاتێکدا کە ئێمە دەتوانین وەکو زانایەکی دەروونزان ئاماژە دەکات دەڵێ ئەگەر ئێوە دە منداڵ بدەنە دەستی من هەریەکان بە شێوازێک ئاڕاستە دەکەم و بەیانی دەیکەم بە کەسێک لەو کەسایەتیانەیە کە لە کۆمەڵگەدا هەیە بۆ نمونە کەسێک دەکەم بە پزیشی کەسێک دەکەم بە مامۆستا کەسێک دەکەم بە دادوەر کەسێک دەکەم بە دست کەسێک دەکەم بە بازرگان کەسێک دەکەم بە ڕێگر کەسێک دەکەم بە مەسەلەن کەسێک کە هیچی لە باردانە بێ ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە پەروەردەکردن لە یەکەم قۆناغەوە دەست پێ دەکات کە ئێمە وەکو ئینسان هیچ فەرقێکمان نییە لە با بڵێن کەسێکی شەرقی فەرقی نییە لەگەڵ کەسێکی غەربیە ئینگلیزێک لەگەڵ تورکێکا تورکێک لەگەڵ فارسێکا فارسێک لەگەڵ عەرەب و کوردێکە خواوەند هەموو یەکێک لە مرۆڤەکانی وەکو یەک دروست کردووە بەڵام ئەوە ئێمەین منداڵەکان ڕێگریان بۆ دائەنین و ڕێگریان ئەەکەین و ئەو توانە گەورەی کە هیانەوەن ڕێگەیەک نادۆزینەوە بۆی ئەو توانیانیان بتەقێتەوە بۆیە ئێمە وەکو خێزان دەتوانین سەرچاوەیەکی گرنگ بین بۆ ئەوەی ئەو منداڵت تەغزیە بکەین ئەو منداڵت با بڵێن دۆڵەمەند بکەین بەو بەهرانەی کە ئینسان خوداوەند داوێتی بە ئینسان بەڵام من حەزم کرد لەسەر کتێبەکە مادام بۆ کتێبەکە دانیشتون وە گفتوگۆکە زیاتر کتێبەکەیە حەزەکەم سەرەتایەک لەسەر ئەم کتێبە یعنی ناورۆکی ئەم کتێبە بە شێوازێکی زۆر ڕێکوپێک ئەم پێکاتی ئەم کتێبە کاک ڕیاز وەکو نووسەرەکان پۆڵێنێکی زۆر جوانیان کردووە هاتوون بە شێوەیەکی گشتی دابەشیان کردە بەسەر سێ بەشدا بەشی یەکەم و دووەم سێم کە تاوی کتێبەکە لەم بەشانە پێک دێ بەشی یەکەم لە حەوت بەند پێک هاتووە باسی حەوت بەندەکە کە تایتڵی بەشی یەکەم بریتیە لە بەردی بناغی خێزان کە باسی مزاحفات و مثلا لایەنە بە قووەت و بەهێزەکانی خێزانی کردووە لە کۆمەڵگەی شەرقی و لە کۆمەڵگەی غەربیدا و ئێمە چۆن دەتوانین ئاراستەکەرێکی باش بین جۆرەکانی خێزانی باس کردووە ئەسڵەن ئێمە لە ڕووی ئیداریەوە هەتاوەکو ئێستا نازانین چەند جۆر خێزانمان هەیە کە کتێبەکە باسی کردو باسی خێزانی دیکتاتۆری کردووە مثلا لەناو ئێمەدا خێزانی دیکتاتۆری زۆر بەدی دەکرێت باسی خێزانی دەسەڵاتدارانە باز دەکات کە ڕۆڵ و پێگەی خێزان هەر یەکە و ڕۆڵ و پێگەیەکی پێدراوە مثلەن کوڕ کچ دایک باوک هەر یەکە لە ئاستی خۆیەوە ڕۆڵێکی پێدراوەوە ئەمە دووەم جۆری بەڕێوەبردن و شێوازی بەڕێوەبردنە باسی
جۆرێکی تری کردووە لە ڕووی ئیداریەوە کەم ڕۆڵی مەسەلەن جۆری مۆڵەت پێدانە دایکان و باوکان سەرپشتی منداڵەکانیان دەکەن بەڵام بە شێوازێکی زۆر ڕەهانە لە جۆری دووەمیاندا کە بریتە لە جۆری فەرامۆشکردن کە ئەسڵەن دایک و باوک نازانێ منداڵەکانیان چۆنی ژیان دەگوزارێنە هەتا من بۆ خۆم لەبەر ئەوەی کە مامۆستام بڕوا دەکەی دایک هاتووە باوک هاتووە پێ على ئاساس پرسیار لە منداڵەکەی بکە بەڵام نەیزانی و منداڵەکەی لە چ پۆلێکە لە چ تەمەنێکە لە چ لقێکە هەتا نەیزانیەوە پۆلی چەندە یعنی دایکێک ئافرم ئەوەندە باوکێک ئافرم ئەوەندە منداڵەکەی خۆی فەرامۆش بکە و نەزانێت لە چ مەرحەلێ و لە چ قۆناغێکە بۆ هەتا جاری وا هەیە بڕوانامەی وەرگرتوتەوە ئەو دیکۆمنتی کە بەرهەمی ساڵێکێتی هەتاوەکو ساڵی دووەم نەیزانیوە کە دایک و باوک نەیزانیوە کە منداڵەکەی دەرچووە یان دەرنەچووە بۆیە بە هاتۆ باسی بەردی بناغی خێزانی کردووە کە پێویستە هەر یەکێک لە ئێمە وەکو دایک و باوک چه ئەرکێکمان لەسەر شانە قۆناغەکانی گەشەکردنی باس کردووە لە هەر لە بەشی یەکەمدا لە قۆناغی کۆرپەلەوە هەتاکو دەگاتە قۆناغی هەرزەکاری هەتاوەکو دەگاتە قۆناغی بۆ نمونە 12 بۆ 15 ساڵی کە دەبێتە کەسێکی پێگەیشتوو لە ڕووی فیزیکیەوە بەڵام لە ڕووی عەقڵەوە لە 20 ساڵیدا کەسێک دەبێت بە کەسی کامڵ و باسی ئەوەی کردووە ئەم قۆناغانە لە قۆناغی ساڵی یەکەم و دووەم و سێم چی پێویستە لە ڕووی پەروەردەیەوە خاڵێکی تر خێزان بۆچی گرنگە یعنی باسی کە باسی بەردی بناغی خێزان دەکات باسی ئەوە دەکات ئایا خێزان بەڕاست بۆچی گرنگە باسی ئامارەکان دەکات کە چیمان پێ دەڵێن ئەو خێزانانەی کە هەڵوەشاون ئەو منداڵانە کە پەراگەندە بوون کە بەداخەوە ئەڵێم ئێمە لە کۆمەڵگەی کوردەواریدا موسساتێکی ڕێکوپێکمان نییە ئەو خێزانانەی کە هەڵدەوەشێن ئەو منداڵانە بە شێوازێکی ڕێکوپێک لەگەڵ ئەوەشدا کە هیچ با بڵێن بەدیلێکی دایک و باوەک نییە ئەگەر مامیش بێ ئەگەر دای پوریش بێ ئەگەر باپیرە و داپیرە بێ هیچ بەدیلێک نییە وەکو دایک و باوە کە پەروەردەکاری منداڵەکانی بێ باسی ئەو ئامارانە دەکات کە لە دنیای شەرقیدا لە دنیای غەربیدا چیمان پێ دەڵێن چ کارە ساتێک دروست دەبێت کاک ڕیاز بەداخەوە ئەڵێم ئەوانەی کە سلوکی اختلالاتی سلوکیان هەیە بە فارسی پێ دەڵێن تێکچوونی ڕەفتار ئەو منداڵانەی کە تێکچوونی ڕەفتاریان هەیە بڕۆ بەندیخانەکان سەرەتاکانی پەروەردەی خێزانی ئەو گەورانە تەماشاکە مێژووی ئەو کەسانە ئاماژە بکەن کە ئێستا لە گرتوخانەکاندا سجنن بەهۆی تۆمەتێک لە تۆمەتەکان بەهۆی هەڵەیەک لە هەڵەکان تەماشا دەکەین سەردەمی بۆ نمونە خێزانیان نوخسانی هەبووە سەردەمی خێزانیان کەم و کوڕیان هەبوو بۆیە خێزان زۆر گرنگە کەسایەتی ئینسان زۆربەی زۆری عالمانی دەروونناسی و پەروەردەی دەروونناسی هەمووی ئاماژە بۆ دەکەن کەسایەتی ئینسان لەسەر چیدا دەمەزرێ لەسەر 5 ساڵی یەکەمدا دەمەزرێ بۆیە 5 ساڵی یەکەم زۆر گرنگە باسی گەورەی خێزان دەکات باسی ئاماری زۆر کارەسات بار لە وڵاتە کە ئێمە بەداخەوە ئەڵێم ئامارێکی زۆرمانی ئەگینا زۆر لە پێشەوەی وڵاتانی غەربین ئەو بەو هەموو تەقەنیات و بەو هەموو پەروەردەکارت زانی چی بە دایک و باوکێکی سویدی دەڵێن کە کاتێک کە دایک و باوکیان ئەبێ یەکسەر دایک و باوکیان بانگەکەن دەڵێ ئەوە دەوڵەت سەرجەم خەرجەکانی ئەو منداڵی لەسەر ئەستۆیە بەس تۆ ئاراستەکەری بە یعنی هەموو کولفە منداڵێک کە لە دایک ئەبێ یەکسەر خەرجی بە تاوەتی بڕاتەوە لە کاتێکدا ببوورە لە کاتێکدا بۆ گەنجێکی 17 ساڵ کاتێک کە تەخەڕوج دەکات لە وڵاتە بێسەر و شوێن سەرگەردان دەبێت بچێت لە دەریای ئیجەیە سەر بنێتەوە لە کاتێکدا کە ئەم وڵاتە پڕەتی لە سەروەتی مرۆیی و سەروەتی با بڵێن سروشتی ئێمە منداڵێک دەزانی گەنجێک کە تاکو دەگاتە تەمەنی 18 ساڵی چەندی لێ مەسروف دەکرێت گەورەترین سەروەت ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو سەروەتی مرۆییە کە بەداخەوە ئەڵێم ئێمە قەدری نازانی شێوازی دروستکردن و هەستی مەسئولیەت بەشی یەکەم کە زۆر جوان ئاماژەی پێدەکات و هەروەها بەشی دووەم هەر بە سەریعی باسی گەشە دەکات گەشەی عەقڵی گەشەی جەستەی گەشەی کۆمەڵاتی لەگەڵ گەشەی عاتفی ڕێگاکانی پەروەردەکردنی گەشە کە من نامەوێت زۆر لەسەری بڕۆم هەستە دەماریەکان پێویستە ئەو عەقڵ و هۆشەی کە منداڵ هەیەی چۆن ئێمە ئاراستە بکەین بەچی ئاراستە بکەین بە بیرکردنەوەیکی زانەکیانە بە ڕێکوپێکی بە شێوازێکی ڕێکوپێک چونکە ئەو مێشکەی ئینسان کە گەورەترین کۆ ئەندامی جەستەیە لە ئێمەدا کە بە تەواوەتی ئێمە وەکو دایک و باوک چۆن بتوانین یاری بە عەقڵی منداڵ بکەین بۆ ئەوەی گەشە بکات یاری بەمانە پەروەردەکردنەکە نەک یاریکردن بە مانای پێوە ڕابواردن و هەروەها شێوازی گوێگرتن لە با بڵێن لە معالمی دینی ئەو شتانەی کە ڕەهەندێکی جوانن لە دیندا
و ئەخلاقێکی ڕێکوپێک و هەروەها وێنە و هەروەها مۆسیقا ئەمانە شێوازی گفتوگۆکردن ئێمە هەتاوەکو ئێستا من جاری وایە لە زانکۆش کاتێک کە دەرس ئەڵێمەوە خوێندکاری وا هاتۆتە مەسەڵەن پرسیارێکم لێ کردووە نەیتوانیوە 10 دقە 5 دقە قسە بکە ئەم مەهارەتانەکەی دەست پێ دەکەن لە قۆناغی منداڵیەوە دەست پێ دەکەن بەڵام منداڵی وا هەیە ئەوەندە لە بلەبان و قسە جوان و قسە پاراوە هەر لە تەمەنی منداڵیەوە دەتوانێت بۆ نمونە حادیسەیەکت بۆ بگەڕێتەوە ڕووداوێکت بۆ بگەڕێتەوە دەتوانێت قسەیە بکات لەسەر کێشەیە کە ڕووی داوە ئەمانە هەمووی ئەم بەهرانە لە منداڵدا لە سەرەتای تەمەندا دروست دەبن اینجا جیاوازی کوڕ و کچ تاوەکو ئێستا ئێمە کوڕێک کە پەروەردە دەکەین بە زمانی کچ قسەی لەگەڵ دەکەین کچێک کە پەروەردە دەکەین بە زمانی کوڕ قسەی لەگەڵ دەکەین بەداخەوە ئەو ماڵانەی کە تەنها یەک کوڕیان هەیە و سەرجەمیان ئافرەتن ئەو منداڵانەی کە سەرجەمیان ئافرەتن و تەنها یەک کوڕیان هەیە ئەمانە هەمووی جیاوازن پێویستە دایکان و باوکان ئاگاداری ئەوە بن بۆیە منداڵێک کە پەروەردە دەبێت لە نێوان کچەکاندا سیفەتی کچانە وەردەگرێ ئەمە غەریزەی پیاوەتی خۆی لە دەست ئەدا غەریزەی ڕەگەزی نێرینەی خۆی لە دەست ئەدا لە کاتێکیشدا بڕوا دەکەی من کچ پەروەردە بووە لە نێوان کۆمەڵێک کوڕدا سەیرێکەم غەریزەیەکی پیاوانەی هەیە ئەم غەریزە پیاوانە پێویستە غەریزەیەکی مینەی هەبێ کاتێک کە بەیانی ئەمە دەبێت بە دایک دەبێت بە خێزانی کەسێک هاوسەرێک پیاویەتی نەک خۆی هاوسەری هاوسەرەکەی بێ بۆیە ئەمە کێشانە لە کۆمەڵگەی کوردەواریدا زۆر هەیە ئەم بەڕێزانە ئەم دوو نووسەرە باسی زۆر جوان باسی دەکرد اینجا باسی ئەولەویەتی کاری پەروەردەی ئێمە دەکە کاک ڕیاز ئێستاش ئێمە وا ئەزانین پەروەردەکردن بریتیە لە نانپێدان پەروەردەکردن بریتینە لە نانپێدان بریتیە لە پەروەردەکردن لە ڕووی عەقڵەوە لە ڕووی هۆشەوە لە ڕووی پەروەردەی کۆمەڵایەتیەوە ئەو منداڵە نابێت جەستەی برزێ منداڵێکە هەر خواردن ئەدا تەماشا دەکەی تووشی کۆرسلۆرێکی گەورە ئەبێت تووشی قەڵەو ئەبێ وازانی بریتی ئەگەر منداڵەکەی خرپن و جوان و سوورکەڵە و نازام دەم و چاو خرپن بوو ئیترەوە دایک و باوکێکی باشە وازانێ ئەگەر سەرجەمژەمەکانی بەڕێکوپێکی بێدا نا پێویستی ئەم منداڵە پێویستە دەزانی لە سەرەتاییترین مافەکانی منداڵ ئەوەی کە ئەو منداڵە دەستی بگری بیبێ بە بازار هەر بە ئەنقەز زۆر بە ئامانجدار بڵێ ئادەی تۆ لەگەڵ ئەم دوکاندارەکە کاگڕیازە بۆ نمونە مامەڵەیەکی ئەم ئاوم بۆ بکە بزانم چۆن لێ ئەکڕی خاڵە بەهێزەکانی بۆ دەستنیشانکەی بڵێ ئافرم دەست خۆش بێ بە جوانی پرسیارەکە لێ کرد هەتاوەکو ئێستا ئێمە منداڵەکانمان مەحروم کردوون لەوەی کە پۆشاکێک کە بۆی دەکڕین ڕێی خۆی تێدانە و چۆن شتی وە ئەبێ دەبێت پێویستە منداڵ هەموو حەزەکانی هەموو خولیاکانی لە بەرچاو بگری هەر لە سەرتاوە بۆیە ئەولەویەتی کاری ئێمە بریتی نییە بۆ نمونە لە پێدانی خواردن و خۆراک بریتی نییە لەوەش کە پۆشاکێکی گەرم و جوانی لەبەرکەین وە ماڵێکی ڕێکوپێک ئەزانی خێزان بڕوا دەکەی خێزان هاتۆتە لای من وتویەتی ئەم کچەی من تەمان تۆزێ کێشەی هەبوو کێشەکانی ئەوە بوو بۆ نمونە ئێمە وەکو ئیدارە ئاگامان لێ نەبووە کە هاتۆتە مەکتەب ڕۆیشتۆتە دەرەوە بانگمان کردو دەڵێ وەڵڵاهی ئەم مناڵەی ئێمە بەس ژوورەکەی نزیکەی 20 وەرەقەی تێچووە کاکە خۆم دایک و باوکایەتی بەمە نابێ مۆبایلی ئاخیر مۆدێل و لاپتۆپی ئاخیر مۆدێل و ئایپاتی ئاخیر مۆدێل و ژوورێکی ئاخیر مۆدێل و ئەمە پێ ناوترێ پەروەردەکردن ئەولەویەت لە کاری پەروەردەکردندا تۆ دەبێ وەکو دایک و باوک بزانی ئەمە خاڵێکە بەشێکە لە بەشەکانی ئەم کتێبە کە بە نووسەرەکان زۆر بە ڕێکوپێکی هاتوون باسی کردوون ئاخیر بەش کە بەشێکی زۆر زۆر گرنگە ئەویش بریتە لە پرۆسەی دروستکردنی کەسایەتی منداڵ ئێمە چۆن بتوانین منداڵێکی خاوەن هۆشێکی فراوان کەسایەتێکی تونند و تۆڵ بۆ ئەوەی بەیانی ببێ بە سایە و سێبەر هەم بۆ خۆی هەم بۆ کۆمەلگا ئەزانی ئێمە گرنگترین کێشەی ئێمە ئێستاش بۆ نمونە ئەوانەی کە حکمی ئەم وڵاتە دەکەن ئەمانن کە لە سەردەمێکدا پەروەردە بوون کە سەردەمی حکومەتی بەحسە ئێستا دێن هەمان ئەم سیفەت و ئەم ڕەوشتە بەسەر ئێمەی داماودا جێبەجێ دەکەن عەقڵیەتی شاخمان هێناوەتە ناو عەقڵیەتی بەڕێوەبردن کە بەداخەوە ئەڵێم پێویستە ئێمە یەکەمین شت یابانیەکان یەک کاریان کرد یەکێک لە عالمەکان لە سەرۆکی دەوڵەتەکانیان کە پرسیاریان لێکردوتیان ئێوە چۆن پێشکەوتن لەوانەیە پرسیارێک لە لای هاوڵاتی دروست بێ بڵێ باشە مامۆستا بۆچی ئەوەندە با بڵێن کەوتۆتە ژێر تەئسیری ئەم وڵاتە وەکو یابان و ئەڵمانیا و ئەوروپا و نازام چی ئەوان لە ماوەیەکی زۆر کورتدا توانیان نەخشە ڕێگایەک دابنێن بۆ ئەوەی وڵاتیان هەستێننەوە ئەوان هاتن دوو ئیشیان کرد لەسەر یەکێک لە سەرۆکەکانیان وتیان ئێمە هاتین
کارمان زیاد کرد ساعتی کارمان زیاد کرد ئەوەی کە دوێنێ 5 ساعت کاری دەکرد بۆمان زیاد کرد کردمان بە 12 ساعت کردمان بە 8 ساعت کردمان بە پێی تواناکەی اینجا احتیمامێکی زۆرماندا بە پەروەردەکردن احتیمامێکی زۆرماندا بە چی بە مامۆستا ئێستا مامۆستا تەماشا دەکەین لە وڵاتەدا سومعی نەماوە مامۆستا بێ ئەرزش کراوە خێزان خەریکە هەڵدەوەشێندرێ گەورەترین و خراپترین ئیش لە وڵاتی ئێمەدا کە ئێمە ئاگامان لە خۆمان نییە کارکردنە لەسەر ئەوەی کە خێزان چۆن هەڵبوەشێت ئەزانی ئێستا گەورەی و بچووکی نەماوە منداڵ هەر لە ئێستاوە فێری جەنەگرتن بووە فێری ئەوە بووە کە جوابی دایکی بداتەوە جوابی باوکی بداتەوە من ناڵم جواب بدانەوەش ئەو منداڵە حەق و مافی ئەوەی نییە کە جواب بداتەوە بەڵام جوابدانەوەی ئەمڕۆ بە شێوازێکی پەروەردەکارانە جوابدانەوەیەکە کە منداڵ پێویستە ئەو جوابش ببێ بە خاڵێکی گەورە لە پەروەردەکردندا بەشی سێمی ئەم کتێبە باسی پرۆسی دروستکردنی کەسایەتی ئینسان دەکا کە دایک و باوک پێویستە چۆن منداڵەکانیان لە ڕووی کەسایەتیەوە هەم لە پرۆسی دروستبوونی کەسایەتی چاندنی ئازایەتی خۆشەویستی ڕازگۆی بەرپرساریەتی سربەخۆی هاندان بۆ کاری داهەنێرانە هەتاوەکو ئێستا منداڵی ئێمە بڕوا دەکەی ئاخر ئامار هەیە ئەمە ئامارێکی سەرتاسەری و ئیستاندارە لە هەموو 100 کەسێک لە هەموو 100 کەسێک نزیکەی 3 کەس بە تەقریبی عەبقەری لە هەموو 3 کەسێک لە هەموو 100 کەسێک 3 نەفەر عەبقەرین 3 نەفەر تقریباً تەخەلوفیان هەیە کە مێشکیان وەکو ئێمە نییە لە 163 نەفەر مامناوەندن هەتا وەکو ئێستا دایک و باوکی ئێمە کە من لەوانەیە باوکی منداڵێک ببم ئەم منداڵە زۆر عەبقەری بێ ئەم منداڵە زۆر داهێنەر بێ ڕێگەمان لێگرتووە کە کاری داهێنەرانە بکە خاڵێک لە خاڵەکان ئەوەیە کە پرۆسەی دروستبوونی کەسایەتی ئەوەی کە چاندنی سیفەتی خەلاقە سیفەتی داهێنەرانەیە سیفەتی ئەوەی کە ئەو منداڵە بەهرەیەک پیا بکە بتوانێت داهێنان بکە ئێمە زۆر جار دەبیستین فلانە گەنجە وڵا لە هەڵەبجە شتێکی دروست کرد فلانە گەنجە لە هەولێر شتێکی دروست کرد لە دۆهۆک شتێکی دروست کرد یەکتر نازانم لە فلانە شوێن ئەمانە ئەم مێشکەی ئێمە هەمان ئەو مێشکەیە کە منداڵێکی یابانی هەیەی کە گەنجێکی یابانی هەیەی کە گەنجێکی ئەوروپی هەیەی و هەروە هەڵبژاردننی هاوڕێتی کە بریتیە لە قۆناغێک لە قۆناغەکانی دروستبوونی پرۆسی کەسایەتی و خاڵی ئەخیری بریتیە لە کاریگەریە ئەرێنیەکانی و هەروەها دەستنیشانکردنی کاریگەریە نەرێنیەکانی تیڤ بەڵام من دەئی بەستمەوە بە سەرجەم پەیوەندیەکانی سەرجەم وەسایلەکانی پەیوەندی جا تەلەفۆنە ئینتەرنێتە بە تایبەتی ئینتەرنێت ئێستا من کاتی بەنامەکەم زۆر کەیمەوە کۆمەڵی پرسیاری گرنگیشماوە حەزەکەم باز لەوانە بکەین جەنابەت وەکو مامۆستایەک بەتایبەت کە لە بواری دەرونیا کارەکەی و وەکو باوکێک کە خاوەنی کۆمەڵێ منداڵی وەکو کەسێک کە ئەم کتێبەت خوێندۆتەوە ڕەوشی پەروەردە لە کۆمەڵگەی ئێمەدا لە ئێستادا لە چ دۆخێکدا یان بۆمنە پەروەردە لەم ڕۆژگارەدا چۆنە وڵایی من ئێستا خەریکە گریانم دێ بۆ پەروەردەکردن لە ناو خێزانی کوردیدا ینی بەداخیشەوە ئەڵێم بەشێکی بریتیە لە بێباوکیمان وەکو حکوومەت بێساحیبیمان وەکو دەوڵەتدار کە ئێمە نە تورک نە فارس نە عەرەب هیچیان دڵسۆزی ئێمە نین بەداخیشەوە دەڵێم بەداخیشەوە ئەڵێم ئێستا وڵاتمان تووشی کارەساتێکی زۆر گەورە بووە کە سەرڕای ئەو هەموو نەهامەتیانەی کە هەمانە خەریکە بە تەواوەتی ئەم کۆمەڵگەی ئێمەجا ئەمە ئاسارەکەی 10 ساڵی تر 20 ساڵی تر دەردەکەوێت کە ئێمە بەرهەمی ئێمە کە ئێستا گەنجێک بۆ نمونە ئەم گەنجەی ئێمە ئەو منداڵێک کە ئێستا لەدایک دەبێ چۆن پەروەردە دەکرێت بەو هەموو کێشەی کە خێزان هەیەی بەداخەوە ئەڵێم ئێمە پەروەردەی ئێمە لەم ڕۆژگارەدا لە چەند خاڵێکدا من دەتوانم ئاماژەیان پێ بکەم خاڵی یەکەمیان ئەوەیە کە کەلتوری کۆی لە ئاسا ئەمە وای لێ کردووە کە منیش ببم بە کەسێک کە زاڵم بم لە ماڵەوە ئەو زاڵمی کە ئێستا هەیە بەسەر منەوە ئەم زوڵمی کە ئێستا دەکرێت سیر ئەەکەی زۆڵم لە بچووکترین مافمەوە هەتاوەکو دەگاتە گەورەترین ماف ئەگەر بێت و بۆ نمونە ئەم هەوایە بە پارە بێ بەدەستی ئەم مەسئولانە بێ بە پارە پێم ئەفرۆشن وا ئەکەن کە من دائیمە کۆیلایەتی بکەم بۆ ئەم دەسەڵاتە کە ئەمە بەڕاستی ئەڵێم کارەساتێکی گەورەدا قەومێنە لە وڵاتەدا ئەم نەخۆشیە وردە گوازراوەتەوە بۆ منێکی باوک ئاسا کە من نیش بە هەمان شێوە ممارەسەی بکەم لەوانەیە من دەرک بکەم بەڵام احتیمالی هەیە خێزان هەیە باوک هەیە کە دەرک نەکە
وای لێ هاتووە کەلتوری با بڵێن کۆی لە ئاساکردن و کەلتوری ئەوەی کە ئێمە ببین بە کەسێک خۆسەپێن بین لە ناو خێزاندا. ئەمە خاڵێکە لە خاڵەکان. خاڵێکی تر ئەوەیە ئێمە بەڕاستی وەکو خێزان بەداخەوە ئەڵێم ئەو کەم و کوڕیانی کە لە ناو خێزانی ئێمەدا هەیە ئێمە ئاگامان لە ئەلفوبێخی ناڵم ئاگامان لە ئەلفوبێی پەروەردەکردن نییە، بەڵام بەڕاستی ژمارەیەکی زۆر لە دایک و باوکانمان نەخوێندەوارن بە پەروەردەکردن، نەک نەخوێندەوارن بەوەی کە نازان بخوێندنەوە. دایکێکە باوکێکە کولیەشی تەواو کردە، بەڵام هەتاوەکو ئێستا پەرتوکێکی پەروەردەکردنی منداڵی نەخوێندێتەوە، هەتاوەکو ئێستا نازانێت کە خێزان پێویستە دایکایەتی چۆن بکات و باوکایەتی چۆن بکات. بەداخەوە ئەڵێم نەخوێندەوارین لە ڕووی پەروەردەکردنەوە. خاڵێکی تر لاساییکردنەوەی کوێرانە. کاتێک کە منداڵێکی شەرقی لەگەڵ منداڵێکی غەربیە دەین بەراورد دەکەین، بەڕاستی پێداویستەکانی منداڵە غەربیەکە زۆر جیاوازە لە منداڵە شەرقیەکە. کوردێک ئەگەر بێت و وەکو بەچاوی منداڵێکی غەربی سەیری بکەین، ئێمە هەڵەیەکی گەورە ئەەکەین. بۆیە ئێمە کاتێک کە لاسایی ئەەکەینەوە دەبێت پێویستە لاساییکردنەوەیەکی عاقڵانە بێ، ژیرانە بێ، بۆ ئەوەی ئەو منداڵە تووشی کۆمەڵە گرفتی دەرونی و کۆمەڵە گرفتی پەروەردەیی نەبین. ئەو کەسە کەسێکی باش بێ، کەسێکی چاک بێ. بۆیە یەکێک لە کێشەکانی خێزانی کوردی ئەوەیە کە بەداخەوە ئەڵێم هەتاوەکو ئەو دەقەیە نەک هەر گیرۆدەی لاساییکردنەوە بووین لە ڕووی پەروەردەکردنەوە، لە ڕووی هەتا خێزان بۆ خێزانێکی تر. دەزانی چ کێشەیەکی ناوەتەوە مەسەلەی لاساییکردنەوە. خێزان ئێستا ئەگەر بۆی بکرێت لە کاتێکدا کە بۆی ناکرێ پێشبڕکەی بازار دەکات لەو هەموو کاڵایانەی کە دێتە پێشێ. بە هەمان شێوە ئەم کێشەیە دەگوازرێتەوە بۆ تاکتاکی خێزان لە ڕووی پەروەردەیشەوە بە هەمان شێوە. کاتێک کە منداڵێک ئەبینێ بۆ نمونە کچی پوریەتی، کچی خاڵەتی، کچی مامێتی، تەمەنی بۆ نمونە 12 ساڵی هەیە کە ئایپاتێکی بۆ کڕیوە، مۆبایلێکی بۆ کڕیوە، ئەزانێ کارێکی باشی کردووە لە کاتێکدا کە ئەمە کارێکی هەڵەیە. لەوانەیە ئەمە بشێ بۆ ئەمە بڕوا دەکەی. من کچێکم تەمەنی پۆلی 8 تەمەنی دەکاتە تقریباً 14 ساڵە. ڕەفیقەکانی هەندێک لە ڕەفیقەکانی 5 ساڵە مۆبایلیان هەیە، هەتاوەکو ئێستا ئەم کچەی من مۆبایلی نییە. خۆ دەکرێت بۆ نمونە گەورەکانیش لە کاتێکدا وا بن کە بە شێوازێکی ڕێکوپێک و پێویست ئەم مۆبایلە بەکاربێن، نەک لە تەمەنێکدا. دەزانی ئەم مۆبایلە ئێستا بە تایبەتی مۆبایلی زیرەک چەند کاری پێ دەکرێت. هەر بەرنامە هەیە، هیچ پێویستی بە چی نییە، پێویستی بە خەتی ئەنتەرنێت و ئۆنلاین نییە. بەداخەوە ئەڵێم لەسەر ئاستی عالەم ئێستا لە سەدا نزیکەی 64.50 شتێک گەنجی لەسەر ئاستی دنیا گەنجەکان چیان پێیە؟ ئەنتەرنێتی ئۆنلاینیان پێ بە بەردەوامی. لە سەدا 96 ئەو گەنجانە خوێندکاری زانکۆن. بەداخەوە ئەڵێم کەمە کارێکی باش نییە. خۆ دەکرێت ئەنتەرنێت بە شێوازێکی ڕێکوپێک و ئیجابی بەکار بهێنرێت، بەڵام ئەمە بۆتە دەردێک بەڵایەک لە ناو خێزانی ئێمەدا. تەلەڤیزۆن هەتاوەکو ئێستا ئێمە فیلتەرێک نین، ناتوانین کۆنتترۆلی تەلەڤیزۆن بکەین وەکو دایک وەکو باوک. هەتا ئێستا لە خێزانەکانمان وامان تێنەگەیاندون کە ئەم خوێنە ئەیبینێ بۆ ئەو منداڵی 10 ساڵیە خراپە. بۆ نمونە ئەم هەواڵێکە گوێی لێ دەبێ، بۆ نمونە ئەم سەردێر ئاخر ئەمە زۆر کارە ساتێکی گەورە دەخولقێنێ کاتێک کە بە جەماعی خێزان هەر هەمووی دانیشتووە لەسەری نەشرەی خەبەرە، لەسەری سەعاتە گوێ لە خەبەر دەگرن، گوێ لە هەواڵ دەگرن. لە یەکەم هەواڵدا دەڵێ موچەت مانگەیەکی کە تەخیر دەبێت. دەزانێ ئەمە چ کارە ساتێک لە ڕووی سایکۆلۆژیەوە دروست دەکا. هەر یەکەم شت کە فیدباک کاردانەوەی ڕوودا خێزانەکەی خۆتە. لەوانەیە پیاوەکە بێ کە وعدی داوێ بە خێزانەکە، خێزانەکە بێ وعدی داوێ بە ئەمانە هەمووی کارەساتن. بەڕاستی ئێمە نەمەتوانین فیلتەر بکەین. دوو خولەک لە کاتی بەرنامەکەم ماوە کۆتا پرسیارم چۆن ئێمە لە پەروەردەکردن تێبگەین. وەڵاهی پەروەردەکردن کارێکی قورسە، کارێکی گرانە، کارێکی زۆر با بڵین شتێکی ئاسان نییە. بەڵام من دەتوانم بە کۆمەڵێک ڕێنمایی زۆر کە تقریباً 8 ڕێنماییە و ئەوەی لە دوو خولەکدا یەکێک لە ڕێنمایەکان ئەوە بێ کەمە لە پەروەردە تێبگەین. گەشەکردنی منداڵ پرۆسەیەکی بەردەوامە. ئەو کەم کەمیش ئاماژەم پێکرد لەوە تێبگەی کە گەشەکردنی منداڵ پرۆسەیەکی درێژخایەنە.
لە تەمەنی 1 ساڵیەوە دەست پێ دەکات تاوەکو تقریبن ئەو دەقەیە کە لە ماڵی تۆوە وەکو لە وڵاتانی غەرب لە 18 ساڵیەوە لە 15 ساڵیەوەیە هەتاوەکو ئەوەی کە ژنە هێنێ شو ئەکات لە لای تۆیە ئەمە پێویستی بە تۆیە و پێویستی بەوەیە کە تۆ ڕۆژانە ئیشی لەسەر بکەی کار بکەین بۆ ئەوەی کە منداڵ بۆ نمونە سیفەتە باشەکانی خێزانە باشەکان بگوازینەوە زۆر کارێکی گرنگە هەتاوەکو ئێستا ئێمە کە مەجلیسێک کۆ دەبینەوە بەڕاستی کاک ڕیاز ئەوەیە ئەوەی کە باسی ناکەین باسی پەروەردەیە هەتاوەکو ئێستا باسی ئەومان نەکردو بۆ نمونە سیفەتی منداڵی من سیفەتە باشەکانی چین سیفەتە خراپەکانی چین ئاڵ و گۆڕی زانیاریمان نەکردووە نمونە نەبوونی بەڕاستی زۆر خاڵێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە کە دایک و باو خۆیان نمونە نینە لە پێشەنگ بوون و لە قودوە بوون بۆ منداڵەکانیان هەتاوەکو ئێستا پەیوەندیەکی ئەکتیڤ نییە ئێمە دەڵێن با خێزان دروست نەکەین تکایە خێزان بریتی نییە لە عملیەکی جنسی و هاوسەریایەتی بریتی نییە لەوەی کە ئافرەتێک و پیاە بێگەن و تەواو بریتیە لە دەستگایەکی زۆر گەورە کە بەیانی ئەم دەستگایە وەکو هین وایە کە وەچە ئەنێتەوە پێویستە ئێمە لە یەکتری تێبگەین و نمونەیەکی جوان و قودوەیەکی جوان بین چێژ وەرگرتن لە پەروەردەکردن هەموو ئەو قۆناغانەی کە من پێم خۆشە منداڵەکانشم هەر هەمووی ڕسمیان هەیە وێنیان هەیە هەر لە یەکەم لە حەزەوە تاوەکو دەگاتە ئەم دقەی کە تیاشایەتی پێی بڵین بەیانی بۆ نمونە تۆ ئاوا بووی بەو شێوەیە بووی خاڵێکی زۆر گرنگ کە من حەز دەکەم ئاماژەی پێ بکەم کە ڕێسایەکی پەروەردەیە ئەویش ئەوەیە کە ئێمە بتوانین اختیار بدەین بە منداڵەکانمان لە هەڵبژاردننی جلوبەرگیان هەتا لە منداڵێکە دوو ئیشێکی پێ دەکەی بە ئیجباری پێی نەڵین فەرمو ئەوە بکە اختیارێکی بدەینی بۆ ئەوەی ئەو منداڵە بە ئارەزوو مندانە ئیشەکان بشێرێ ماوەسەیان زۆر سپاسکەم بەداخەوە من پرسیاری زۆرم مابووە جەنابیش قسەی باش پێما و بەڵام بەداخ کاتی بەرنامەکەم تاوە زۆر سپاس دەکەم مێدەوارم شتێکمان بەخشی بێت سەلامت بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆی ئازیزیش تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان دەگەم